سەڵتەنەت خوازان لە مەیدانی بەرەنگاری چینایەتی و ترس لە سێبەری چەپ. لە هەفتەکانی ڕابردوودا هێزە سەڵتەنەت خوازەکان سەرکەوتوو بوون لە ڕێخستنی کۆبوونەوەیەکی تا-ڕادەیەک پڕژمارە لە شارەکانی وەک مونیخی ئەڵمان، تۆرۆنتۆی کەنەدا و چەند ناوەندێکی دیکە. ئەم ڕووداوانە لە کەشوهەوای سیاسی ئێستا ئێراندا سەرنجێکی زۆریان بۆ لای خۆیان ڕاکێشە. بەڵام خودی توانایی کۆکردنەوەی ئەم جۆرە گردبوونەوانە نا دیاردەیەکی چاوەڕوان نەکراوە و نا نیشانەی باڵادەستی واتە هێژمونی سیاسیانە بەسەر داهاتووی ئێراندا. ئەوەی دەیبینین پێش هەر شتێک ڕەنگدانەوەی کرانەوەی دۆسیە دەسەڵاتی سیاسیە لە ئێران و دەستپێکی شکلگرتنی ڕیزبەندیە کۆمەڵایەتی و چینایەتیەکانە بۆ ڕۆژی دوای کۆماری ئیسلامی. کۆمەلگای ئێران لە دۆخێکدایەکە قێرانی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی کۆماری ئیسلامی چووەدە قۆناغێکی چۆنایەتیەوە. لە ئەوە ساتەوەختێکدا هێزە کۆمەڵایەتیەکان چیتر تەنها تەماشاکار نین. ئەوان هەوڵ دەدەن پێگەی خۆیان لە نەزمی داهاتوودا پێناسە بکەن. هەر کاتێک پرسی دەسەڵاتی سیاسی بێتە بابەتێکی ڕاستەقینە، بەرژەوەندیە چینایەتیەکان لە ئاستی نائاگاهی کۆمەڵایەتیەوە دەگوازرێنەوە بۆ ئاستی هەڵبژاردننی سیاسی ئاگایانە. لەبەر ئەوە کۆبوونەوەکانی سەڵتەنەت خوازان نابێتەنە وەک چالاکیەکی پڕوپاگەندەیی ببیندرێن، بەڵکو وەک نیشانەیەک بۆ دەستپێکی ململانەی هێزە چینایەتیەکان لە داهاتووی ئێران تێبگەین. کۆمەلگای ئێران وەک هەر کۆمەلگایەکی مۆدێرن کۆمەلگایەکی یەکدەست نییە. کرێکارانی پیشەسازی و کشتوکاڵی، مامۆستایان، پەرستاران، موچەخۆرانی شار، بێکاران، چینی مامناوەندی شار، وردە بۆڕژوازی بازرگانی، سەرمایەدارانی کەرتی تایبەت و لە سەروی هەمووشیانەوە بۆڕژوازی ڕاندخۆری گرێدراوی دەوڵەت، هەر کامەیان ئاسۆیەکی جیاوازیان بۆ داهاتوو هەیە. کۆماری ئیسلامی لە ماوەی نزیکەی 5 دەیە حکومڕانیدا بە تێکەڵیەک لە سەرکوتی سیاسی، جیاکاری سیستماتیک و جێبەجێکردنی سیاسەتە ئابووریە نێئۆلیبراڵیەکان درزە کۆمەڵایەتیەکانی قوڵتر کردووەتەوە. تایبەتیکردن واتە خصوصی سازی ڕاندخۆرانە لە ناوبردنی ئەمنیەتی پیشەیی، داڕمانی خزمەتگوزاریە گشتیەکان و تەشەنەستاندنی هەژاری توێژە بەرفراوانەکانی کۆمەلگای خستووەتە دۆخی ناڕزایەتیەکی بەردەوامەوە. ئەم دۆخە هێزە دژبەیەکەکانی دژی کۆماری ئیسلامی کۆ کردووەتەوە، لە بزوسنەوەی کرێکاریە عەداڵەت خوازانەکانەوە تا هێزە بۆڕژوازیەکانی لایەنگری نەزمی بازاڕ یازادی جیهانی لە ڕەوت و باڵی جیاوازدا ڕیزیان بەستووە. لەم نێوەندەدا سەڵتەنەت خوازان نوێنەرایەتی بەشێک لەو چینە دەکەن کە خوازیاری گواستنەوەی دەسەڵاتی سیاسین بەبێ گۆڕانکاری بنەڕەتی لە پەیوەندیە ئابووریەکاندا. جموجۆڵی سەڵتەنەت خوازان دەربڕینی سیاسی بەشێک لەم ڕیزبەندیە چینایەتیەیە، بۆ مانایەکە بەشێک لە بۆڕژوازی داهاتوویێران لە هەوڵی بنیاتنانەوەی نەزمی سەرمایەداریە بە شێوازێکی جیاواز لە دەسەڵاتی سیاسی ئێستا. یەکێک لە دیارترین تایبەتمەندیەکانی کۆبوونەوەکانی ئەم دوایە سەڵتەنەت خوازان لە دەرەوەی وڵات بریتی بووە لە شەپۆلێکی بەرفراوانی دروشم و ڕەفتاری دژە چەپ. ئەم دیاردەیە ناکرێت تەنها بۆ کەلتوری سیاسی یان پەرچە کرزارە سۆزداریەکان کەم بکرێتەوە. ئەوەی لەم ڕەفتارانەدا دەبیندرێت جۆرێکە لە هیستریای سیاسی کە ڕێگێکی قوڵتری هەیە. چەپ لە ئێرانی ئەمڕۆدا ڕەنگە خاوەن ڕێخستنێکی ناوەندی یەکگرتوو یان حزبێکی سەرتاسەری بەهێز نەبێت، بەڵام هێشتا وەک سێبەرێکی سیاسی لە مەیدانەکەدا ئامادەیە. سێبەرێکی کە گەلێک پرسیاری مەترسیدار بەرەڕووی نەزمی سرمایەداری دەکاتەوە. پرسیارگەلێکی وەک سامان چۆن دابەش بکرێت؟ دەسەڵاتی ئابووری لە دەستی کێدا بێت؟ دادپەروەری کۆمەڵایەتی چ واتایەکی هەیە؟ ئەگەر سەڵتەنەت خوازان بەڕاستی باوەڕیان وایە کە چەپ چیتر هێزێکی کاریگەر نییە لە گۆڕەپانی سیاسی ئێراندا، ئەی ئەم هەموو چڕکردنەوەی پڕوپاگەندەئی و دەرونیە لە دژی چۆن لێک دەدرێتەوە؟
دوژمنە چینایەتیەکان زۆربەی کات باشتر لە هەر کەسێکی تر هێزی شاراوەی ڕکابەرەکانیان دەناسن. هیستریای دژە چەپ لە ڕاستیدا دان پێدانانێکی ناڕاستەوخۆیە بە زیندوی بەرنامە، استراتێژ و سیاسەتی سۆسیالیستی کە چەپ نوێنەرایەتی دەکات. زمانی چەپ هێشتا لە ناو کۆمەڵگادا زیندووە. سەرڕای سەرکوتی تند، شکستە مێژوویەکان و پرشوبڵاوی ڕێکخراوەیی زمانی چەپ لە کۆمەڵگای ئێران نەسراوەتەوە. چەمگەلێکی وەک دادپەروەری کۆمەڵایەتی، یەکسانی، مافی کار، خوێندن و چارەسەری پزیشکی بێبەرامبەر، بەرەنگاربوونەوەی تایبەتیکردنی، هاوسەرپشراوانە و ڕەخنەگرتن لە سەرمایەداری ڕاندخۆر هێشتا لە ناڕزایەتی کۆمەڵایەتیەکان و لە نێوان بەشێکی بەرینی کۆمەڵگادا ئامادەی هەیە. ئەم ئامادەیە مەرج نییە بە واتای هێزێکی ڕێکخراوەیی کردەیی بێت، بەڵکو باس لە هێزێکی گوتاری دەکات. تەنانەت بێ پێکاتە کلاسیکەکانی حزبیش ڕەوتی سۆسیالیستی لە ناوەڕۆکە ڕاستەقینەکەی خۆیدا دەتوانێت کارنامەی سیاسی داهاتوو دابڕێژێت. سەڵتەنەتخوازان و پڕۆژە بۆرژوازیەکانی تر ڕێک لەم تواناییە دەترسن و هەمەی ئەوەیان لە ئەگەری ئەوەی کە پرسی دادپەروەری کۆمەڵایەتی ببێتە تەوەری سیاسەت لە ئێراندا تەواو شیاوی تێگەیشتنە. هیستریای دژە چەپ لە ڕاستیدا کارزانەوەیەک نییە بەرامبەر بە هێزی ئێستای چەپ، بەڵکو پەرچەکردزارێکی پێشوەختەیە لە بەرامبەر توانە و پۆتانسیێلی شاراوەی ئەو. واقعیت ئەوەیە کە سەڵتەنەتخوازان هیچ پرۆژێکی ڕوونیان نییە بۆ وەڵامدانەوەی هەژاری گشتی و نایەکسانی ئابووری. ئەوەی لە باشترین دۆخدا لە ئاسۆ ئابووریەکەی ئەواندا بەدی دەکرێت کۆپیکردنی نوسخە نێئۆلیبراڵیەکانە، سپاردنی هەموو شتێک بە لۆژیکی بازار، کەمکردنەوەی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان و بچووکردنەوەی دەوڵەت، ڕاکێشانی سەرمایە بە هەر نرخێک. بەڵام قەیرانی ئێران تەنها قەیرانی شێوازی حکوومەت نییە، قەیرانی دابەشکردنی سامان و دەسەڵاتی ئابووریە. بێگومان کۆمەڵگایەکە ملیۆنان کەستیادا لە ژێر هێڵی هەژاریدا دەژین بە گۆڕینی هێما سیاسیەکان بەبێ گۆڕینی پێکاتەی ئابووری و پەیوەندیەکانی بەرهەمهێنان ناگاتە سەقامگیری. سەڵتەنەتخوازان لە بواری دیموکراسیشدا هەر لە ئێستاوە پێکیان لەنگە. حەزکردن بە سڕینەوەی ڕەکابەر، هەوڵدان بۆ یەکدەستکردنی مەیدانی سیاسی، دژایەتی هیستریانە لەگەڵ مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی نیشتەجە ئێران نیشانەی ئەوەیە کە پرۆژەکەیان لەگەڵ فرەیی سیاسی، دیموکراسی ڕاستەقینە و مافی ڕێکخراوەیی کرێکاران ناگونجێت. دیموکراسی ناکرێت تەنها بە دروشم بخوازرێت و لە هەمان کاتدا بە هەڕەشە و بوختان لە سەرەتاوە بخنکێندرێت. چەپ هێزێکی بێناوەند بەڵام زیندووە. ئەمە تایبەتمەندیەکی گرنگی کۆمەڵگەی ئەمڕۆی ئێرانە. هێزی چەپی کۆمەڵایەتی لە دەرەوە پەرتەوازە دەردەکەوێت، بەڵام توانایەکی بەرزی هەیە بۆ بەرهەمهێنانەوەی گوتار و شکڵپێدان بە داواکاریە کۆمەڵایەتیەکان. چەپی ئەمڕۆ دەتوانێت تەنانەت بەبێ بەدەستەوەگرتنی دەسەڵاتی فەرمی کارنامەی داهاتوو بگۆڕێت. بەسەکە پرسیارە بنەڕەتیەکان بە زیندوی بهێڵێتەوە. کێ بەرهەم دەهێنێت، کێ بڕیار دەدات، کێ سوودمەند دەبێت. هیستریای سەڵتەنەتخوازان دژی چەپ لەلایەکەوە زیاتر لەوەی نیشانەی هێزی خۆیان بێت، نیشانەی ترسە لە بەرەڕووبوونەوە لەگەڵ ئەم پرسیارانە. لەلایەکی ترەوە بە پێچەوانی ڕەواڵەتەکەی نیشانەی لاوازی چەپ نییە، بەڵکو نیشانەی ئەوەیە کە تەنانەت لە نەبوونی ڕێکخراوێکی یەکگرتووشدا ئامانجە سۆسیالیستیەکان مەیدانیان چۆڵ نەکردووە. ئەو سێبەرێکە گەلێک جار ڕایگەیاندووە کە ڕەویوەتەوە هێشتا هەر باڵی بەسەر کەشوهەوای سیاسی ئێراندا کێشاوە و هەر لەبەر ئەم هۆکارەیەکە دوژمنەکانی ناچارن بەردەوام لە دژی هاوار بکەن. جموجۆڵەکانی ئەم دوایە سەڵتەنەتخوازان نیشان دەدات کە ململانەی لەسەر داهاتووی ئێران چووەتە قۆناغێکی جددیەوە. هێزە بەڕژوازیەکان خەریکی ڕێخستنی خۆیانن تا لە ئەگەری کرانەوەی سیاسی باڵادەستی خۆیان بچەسبێنن. بەڵام داهاتووی ئێران پێشوەختە دیاری نەکراوە. لە بەرامبەر پرۆژەیەکدا کە دەخوازێت گۆڕانکاری سیاسی بەبێ
هەواهەنگی ڕێکخراوەیی و گوتاری گۆڕینی ناڕزایەتیە بەرفراوانە کۆمەڵایەتیەکان بۆ بەرنامەیەک بۆ ئازادی، یەکسانی ئابووری و بەشداری ڕاستەقینەی خەڵک لە دەسەڵاتدا. بە پێچەوانە مەترسی ئەوە هەیە کە کۆماری ئیسلامی بڕوات، بەڵام پەیوەندی گەلێک بمێنێتەوە کە کرێکار هەروە بە چەوساوایی، بێدەنگی و بێمافی ڕابگرن.